کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، هەڵبژاردننی سەرۆککۆماری ئێران بەڕێوە چوو. لەو هەڵبژاردنەدا دوای ئەوەی کە ئەم ئەوانەوە بۆ خۆیان کاندید کردبوو و لە سافیەکانی حکوومەتی کۆماری ئیسلامی تێپەڕ بوون، 4 کەس هاتنە سەرەوە بۆ ئەوەی بتوانن پێکەوە چێبڕکێ بکەن و لەم ڕقابەتین هەڵبژاردنەدا بەشداری بکەن. و بەپێی هەموو ئەو شتانەوە بۆ خۆشتان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕێگەی هەواڵێنەکان و بینیتانە 2 نەفەر لە ئەو کاندیدانە هاتوونەتە سەر، پزیشکیان و جەلیلی. لەسەر ئەم بابەتە پێم خۆشە زیاتر لەگەڵ بەڕێز لەیلا مرۆتی پسپۆڕی دانیشتە سیاسیەکان قسە بکەین. لەیلا خانم بەخێر بێن بۆ بەرنامەیە. سلااو ڕێزمێ لە خزمەتێەوە و بینەرانی بەڕێستان لە خزمەتانە. لەیلا خانم زۆر جار باسی وا کرێ کە شانۆگەری هەڵبژاردن. مەبەست لە شانۆگەری هەڵبژاردن چییەوە ئەو تێ شانۆگەری هەڵبژاردن؟ ئێمە وەختێ لە قسە لە هەڵبژاردنەکەین بیرروڕامان وایە لەبارەی هەڵبژاردن و کە هەڵبژاردن لە چوارچێوێکی دموکراتیک، لە فەزایەکی دموکراتیک، دەوڵەتێکی دموکراتیک خەڵکێکە خۆیان وەکو شاروان دەبێنن، مافی شاروەندیان قبوڵە، مافی خۆیان قبوڵە، لەو هەڵبژاردنە حوزور پیاکەن. بەڵام وەختێکە دینە ناو هەڵبژاردن لە کۆماری ئیسلامی کێشە زۆرە بێتەوە، هەروەکە ئێوە و هەروەکە زۆربەی میدیاکان بە زۆربەی خەڵک پیان وایە ئەمە هەڵبژاردن نییە، بەڵکو شانۆیەکە بە ناوی هەڵبژاردن. لە ئەسڵا ئێمە ئەبینین کەسانێکە لەم هەڵبژاردنە ئەسڵ خودی ئەم شانۆیان دروست کردا، کەسانێکن ئەزانن ئەوڵ و ئاخری ئەم شانوە چییە، کەسانێکن کە بە قەولی معروف ئەو بازیگەرەکانیان انتخاب کردا، ئەکتەرە ئەسڵیەکانیان انتخاب کردا، بە قەولی فارسیایی لەشکرەکانیان انتخاب کردا، ئەزانن ئەوڵەکەی چیەوە، ئەزانن ئاخرەکەی چییە و دەرەنجامەکەیشی بۆ خۆیان ڕقەمی ئەن. ئەوە شتێکە کە خەڵک ڕقەمینان، خەڵک ناڵێن ئەوە دەرەنجامەکەی ئەشێ ئەوە بێت، بەڵکو دەرەنجامەکەی ئەوەیە کە شانۆگەری ئەسڵی ئەوەی دروست کردە. دیارە شانۆگەری ئەسڵی لەم بابەتە خودی سیستمی ویلایەتی فەقیهە، خودی ئاغای خامنەییە، ئەوانەی کە لەگەڵیا هەنجا لە سپای پاسداران و هێزە ئەمنیەتیەکان و هێزە سیاسیەکان و هێزە بێسەڵاحکار گوزارەکانیان هەمویان حوزوریان هەیە بۆ ئەوەی کە ئەم شانوە بۆ شێوەی کە بۆ خۆیان گەرەکیانە بیبەنە بەرەوە بە خەڵکیش زۆرتر وەکو سیاهی لەشکرە بینن، وەکو کەسانێکە بینن کە حوزورێکی کەمڕەنگیان هەیە، هەرچەند ئەو حوزورە کەمڕەنگە زۆر کەسەڵێن لە ئەسڵا لێرە خەڵکن کە کاری ئەسلی ها لەسەر شانیان، بەڵام ئەو حوزورە کەمڕەنگە بۆ دلیلەیە کە ئەو خەڵکە وەکو سیایی لەشکر حوزوریان هەیە، بە نەتیجە و ئاکامی ئەو سندوقانە لە ئەسڵەکێ حەسابیەکات خۆی ئەو سیستمەیە، ینی کارگوزارانی ئەسڵین وەکو فەرزەن ئەو شتێکە وەکو ئەو کەسانێکە دێن خودی ئەو انتخاباتە تەعینەکەن، ئەوان کە مشەخەسیەکەن کە لە نەهایەتە چ کەسانێک لەو شانوە بێنە دەرەوە و مشەخەسن خودی بەلی فەقی ئاغای خامنەییە و ئەوانەی کە ئەم شانوە بە سوودیانە ئەوان انتخابیەکەن کە کێ بێتە دەرەوە لەو شانوە. ئەگەر هەروەکو شانۆ چاوی لێ بکەین، پیێسی شانۆگەری ساڵی 1986 زۆر دراماتیک بوو، یعنی ئەزانین مەسەلەن بە نوعێک داڕێژا بوو کە ئەوانەی وا ڕفرمخوازن بیدۆڕێنن و خەڵک هاتنە سەر شەقام، یعنی خەڵکێکی زۆریش بوون شانۆ بکەن و یا بەشداریان کرد لەو شانەوە، و ئەوان هاتن وتیان ڕێی ئێمە کۆ چی لە هات ڕێی ماکوو. بەڵام لەم شانۆگەری ترا ئەبینین ڕادەی بەشداربووان هەر هێزگار کەمە، حتا ئەگەر لەگەڵ هەڵبژاردننی سەرۆککۆماری 1400دا ئێمە بین چاوی لێ بکەین،
ڕادەی بەشداربووان هەر هێزگار کەمی کردووەمە کەمترین ڕادەی بەشداربووانی ئەم شانۆگەریە یان انتخاباتەیە کە لە ئێران ناکراوە لەم بابەتەوە ئێوە نظرتان چییە؟ من ئەوڵەن لەبارەی خودی ئەو ئامارانە تێبینم هەیە بەڕاستی زۆر ئەو ئامارانە قابلی اعتماد نین مەسەلەن لە 1400 باس لەسەرەوە بوو کە 48% خەڵک شرکەتیان کردا و لەم هەڵبژاردنە قسە لە شتێک لە حەدی 40% دەکەن کە چون ئامارەکان خودی دەوڵەت خودی حکوومەت ئێلامیەکە بەڕاستی بەهۆی ئەوەی کە حکوومەتی چۆخ لەگەڵ خەڵکا ڕاست نەبووە ئەو کێشەکێتی ناتوانم ئێستنات کەم بۆ ئامارە من پێم وایە ئەوەی کە نیشانەدرێ ئەو حضوری مەیدانیە یان نەبوونی خەڵکە لە ناو مەیانەکە خەڵک بە سوورەتی مەیانی ئەوانەی کە لە ناوخۆ ئێران ئەزانن کە بۆ معنای شرکەتێک نەکرات حضورێک نەبووە ئامارێکە حکوومەت دەڵێ لەگەڵ ئەو شتێکە خەڵک لە مەیدانا بوون زۆر جیاوە زۆر متەفاوتە بۆیە لە نهایەت توانین بڵێن ئەم ئامارانە بەڕاستی قابلی ئێستناد نین هەروەکە ئەزان نایسە باس لەسەرەوەیش کرات کە ظاهرن شتێک بە شێوەیەک لەو شانوا هاتن ئەو ئامارای کە انتخابیان کردە زرب لە سێیان کردە کە دیارە متخەسیسی خودی ئەو شتەشێ باسی لەسەرکە بەڵام لە کولیەتە ئەرسانەکەم ئامارانە قابلی ئێستناد نین ئیسا ئەگەر ئێمە بین مقایسەیەکەین لەبین ئەو شتێکە لە 1388 پێشات ئەوەی کە باسی میرحسێنی موسەوی بوو بە ئەو شتێک ئەمساڵ شکلی گرتە ئەمانە چ جیاوازیەکیان هەیە یا شتایەکیان وەکو یەکوایە دیارە ئەوڵەن هەردووکیان لە ژێردەسەڵاتی ئەو سیستەما اتفاق کەوتە ساڵی 88 بەڕاستی قەرام نەبوو شتێکی زۆر جیاواز پێش بێت ئەوە ذهن بە تەسەورێک بوو کە لە ناو خەڵکا ئیجادیان کردبوو بە تایبەت ڕێفۆرم خوازەکان ئەو شتیان ئیجاد کردبوو کە ئەگەر ئێمە بینە سەرکارەگەر ئێمە قودرەت و دەسەڵاتێک بگرین هەرچی شت تەغییر پیا کاتوە ئەو وەزیەتە ئاواکە فشار بۆ خەڵکاتە نامێنێتەوە بەڵام لە واقعیەتە وەختی کێمە دین کارنامەی کۆماری ئیسلامی بە ڕێیسی جمهوریەکانی و بەڕێسیەکەین چڕش ڕێفۆرم خوازەکان کە گەورەترینەکان و مهمترینەکان ئاغای محەممەدی خاتەمی بوو بێستڵاح جبهەی دۆمی خۆرداد و ئاخرینەکان کە کەسانێک وەکو مەسەلەن ڕۆحانی بوو کە بۆ خۆی شخصیەتێکی ئەمنیەتی هەیە بۆ خۆی وەکو معتەدل ئەناسی و ئیسش کە پزیشکیان کە زەعیفترین هەڵقەی ئیسلاح خوازەکانە ڕێفۆرم خوازەکانە هاتەتە مەیدان بە لەو هەڵبژاردنا شرکەتی کردا یەکشتمان لەبیر نەچێ وەختی کە چاو لە کولیەتی کۆماری ئیسلامیەکەین ئەو کولیەتە کولیەتێکی هەرەموارە ئەسڵی قودرەت و دەسەڵات بەدەست ئاغای خامنەییۆیە هەر شتێک اتفاقەکەوی لە ژێردەسەڵاتی ئەوەی کە زۆر کەس پیان وایە ئەگەر ڕێفۆرم خوازەکان بێن حتمما تەغییرێکی زۆر اتفاقەکەوی هیچ شتێک پێش نایە ئێمە دوو حوزەمان هەیە دانێکی حوزەی سیاسەتی ناوخۆیە دانێکی حوزەی سیاسەتی خارجیە حوزەی سیاسەتی دەرۆیە لە واقعیەتە لە هیچ کامێکیان هیچ تەغییر و ئاڵوگۆڕێکی ئۆتۆ اتفاق ناکەوێت چون وەختی قسە لە ڕێفۆرمەکەین قسە لە تەغییرەکەین ئەو ڕێفۆرمە ئەو تەغییرە لەسەرۆیە بۆ خوارۆ لە ناو حکوومەتە بۆ ناو خەڵک بە پێچەوانەی ئینقلاب کە لە خوارۆ بۆ سەرۆ ئاڵوگۆڕ اتفاقەکەوێ خەڵکن حکوومەت ئەوەزەکەن لە ئینقلابە لە ڕێفۆرمە حکوومەتە کە دێت ئەو شتانی کە گەریکێتی لەباری ئابووری لەباری سیاسی لەباری کۆمەڵایەتی لە ناو خەڵکە ئەو ئاڵوگۆڕە ئەنجامات بەڵام ئەو ئاڵوگۆڕە زمانێکە کە خودی حکوومەت سەدری حکوومەت ئەو قسمەتی ئەسلی لای ئەسلی ئەو هێرامی قودرەتیانی خودی خامنەی ڕازی بێ وەختی کە خامنەی ڕازی نەبێت نە ئوسولگەرای نە ڕێفۆرمخوازی ناتوانێت ئەو ئاڵوگۆڕە ئەنجام بە جایسە کەسانێک دێن بۆ عنوانە تەغییر مەسەلەن دێن بە تایبەت لە ئەو دنیای مەجازیە قسە لەواکەن کە ڕێفۆرمخوازەکان ئەتوانن پێش لەوە بگرن کە ئێران بێ بە جەهانمێک ئەگەر جەلیلی بێتەوە شتە بێت ئەو یا فلان اتفاقەکەوێت من پێم وایە هیچ ئاڵوگۆڕێکی ئۆتۆ اتفاق ناکەوێت ئاڵوگۆڕی ئۆتۆ بە ئەسڵی زمانێکە کە خامنەی بمبێ ئەتوانین باس لەو وەختە ئەو شرایطە بکەین کە بە احتماڵی زۆر تەغییر و ئاڵوگۆڕێکی تایبەت لە ئێرانە ئەگەر ئەو شرایطە فراهەم بێ اتفاقەکەوێت بەڵام نامن پێم وانییە بە ناوی ڕێفۆرمخوازیە بە ناوی ئیسلاح تەڵەبی یا حتا ئوسولگەرایان اتفاقێکی تایبەتکەوێت شاید مەسەلەن ڕێفۆرمخوازەکان بێن لە وەزعیەتێکی زۆر 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 کەمە شتایەکی زۆر کەم تەغییر پەیاکات یا حتا ئەگەر ئوسولگەرایان بێن شتێکی زۆر کەم تەغییر پەیاکات بەڵام ئاڵوگۆڕێکی ئەسلی و بنیادی نابینین بڵێ هەر وەک بۆ خۆشتان ئەزانن و زۆر جاریش لە هەموو حسەبانەوە ئایسش ئیشارەمان پێ کرد کراوە
هەوڵی کۆماری ئیسلامیەوە بوو کە ڕادەی بەشدار بووان زۆر نیشان بدات، چونکی لە هەموو شوێنێکی دنیا وایە هەر کاتێک مەسەلەن ڕادەی بەشدار بووان لە هەڵبژاردن زیاترە، مەقبولیەتی ئەو هەڵبژاردنە لەوە سەرچاوەگرێت و ئەوە لە ئێران ئەو لایەنەی شکستی خواردووە. بەڵام ئێستا ئایا پێتان وانە خودی شخصیەتێکی کەسی وەکو پزیشکیان کە مەطرح بۆ تا ئەندازەیەک لەم مەوردە جێگەی سەرنجە بۆ ئەوەی کە مەسەلەن کوردە دایکی کوردە بخۆی لە مەهاباد لەدایک بووە بۆ لە دەورەی ئەو تەبلیغاتی هەڵبژاردناس هات چووە بە کوردی قسەی کرد، ئایا نایەوێ ئەو فشاری وا لەلایەن کوردستانەوە لە شۆڕشی ژینا ئەتوانین بڵێن متۆری ئەسڵی شۆڕشی ژینا بوو تا ئەندازەیە لەم تەریقەوە کەمی بکاتەوە؟ من لەبارەوەی کە خودی پزیشکیان کووردە تا ئەو جێگا کە من ئەزانم تا جێگای کە خەبەرم هەیە پزیشکیان ینی لە تەرەفی دایکیشیۆ کورد نییە، پزیشکیان تورکە بەڵام لە شاری مەهاباد لەدایک بووە ئەسڵن کورد نییە. بەڵام حتا ئەگەر کورد بێ ئێمە ئەگەر فکرکەینەوە کە دایکیشی کوردە باوکیشی تورکە باشە، حتا گەرەوەش لە نەزەر بگری من پێم وانە ئەوە لە ئەسڵی ئەو وەزعیەتە ئاڵوگۆڕێک ئیجادکە. ئێمە زۆر کەسی کەش ئەبینین کوردن بەڵام لە خزمەتی ئەو سیستم و ئەو حاکمیەتان وانە کە پێمان وابێ حتمما ئەگەر کورد منزور بۆ نییە کە هینەکالێ لە خامکە ئەو بخۆی، بەڵام کۆماری ئیسلامی هەدەفی ئەوەیە بنەوەیەک بیاوێک لەخەرە ئەو فشارە تاندازەیە کەم کاتەوە بڵێ ئەوە من لەگەڵ نەتەوەکانی تریش ئەوە نییە نوێنەرێکی نەتەوەیەکی ترم کردووە بە سەرۆک کۆمار بنەوەیەک بێەوە بکەم بەسمەوە نییە کە ئەوە حتمما وایە لە زاوی خودی کۆماری ئیسلامی و منزور. ئەگەر لە زاوی کۆماری ئیسلامی و تمشایکەین کۆماری ئیسلامی هەرچەندێک کارگوزارەکەی چونتە بەڕاستی ڕێژون بەناوی کارگوزارە ناسن، هەرچەندێک کارگوزارەکەی مۆتیئتر بێت باشترە بووی ئیسا و کارگوزارە بتوانێت بە تایبەت ئالەیسە کە کۆماری ئیسلامی ئەسڵ دوچاری قەیرانی مەشروعیەت بووە بەپێ ئەو قەیرانی مەشروعیەتە قەیرانی کارامەدی هەیە، قەیرانی تەغیر و ئاڵوگۆڕی هەیە. بە تایبەت خودی ئاغای خامنەی من بەسەکەم لەسەر ئەوە چون ئەو ئەسڵی ئەو سیستمەیە سیستم ینی ئەوانەی کە لەژێر دەسەڵاتین ئەو نەهادانی کە لەژێر دەسەڵاتین بە لە کولیەتە چوارچێوێک دروستەکرێت کە لەگەڵ یەکە ئەو حکوومەتە ئەو نظامە ئەچەرخێنن. بەڵام مەسئلەی ئەسڵی شاکلیلی ئەو وەزیەتە خودی ئاغای خامنەیە. خۆ بۆیان مهمە کەسێک بێتە سەرکار کە ئەو ساختاری دوو قوتبی بوونی قدرەتە کەمتر و کەمتر کاتۆ ئەویشیان بۆ مهمە. بەڵام خودی ئاغای پزیشکیان بەخشێکە لە هەڵقەی زەعیفی قدرەت لەناو ئەو ساختاران، یعنی ئێمە پێمان وانە بێت کە ئێستا پزیشکیان ئێستا شاید مەسەلەن فەرزانە ئەگەر دایکی کورد بەیە ئەوەی کەیان بەلوش بەیە عەرەب بێت یا مەسەلەن ملیەتێکی کە بێت پەسەتوانێ زۆر ئاڵوگۆڕێکی ایجادکە دروستە بۆ حکوومەت بۆ دلیلە ئەهەمیەتی هەیە. ئێژە من بە واستە ئەتوانم بەخشێک لەو کۆمەلگاکە لە من ڕازی نییە تا حدێک ڕازیکەم ئەگەر فقط و فقط ئەو ئینتزارێکە ئەو کۆمەلگا هەیەی ئینتزارێکی مەسەلەن مربوط بە حضوری ملیەتێک بێ. بەڵام خۆ تەواوی ئینتزارەکە ئەوە نییە، بەخشێک لە ئینتزارەکە ئاڵوگۆڕی ئابووریە ئاڵوگۆڕی سیاسیە وەزیەتێکە لە کولیەت یاژێ تەغیر پەیاکات. بۆیە حکوومەت بەو شتە ئەزانێ کە ئەمە ناتوانێت بێ بە هۆیەکی ئەسڵی بۆەوەی کە چون مەسەلەن پزیشکیان تورکەیان نیوە کوردە ئەتوانێت ڕێیەکی زۆریان بۆ جەمع کاتۆ ئەتوانی لە جێگایەکە زۆر کەم تەئسیری بێ. بەڵام بینیمان من بۆ شێوەی کە لە میدیاکانە خەبەرم پەیا کرد یا قسەی لەسەرەکرێ هەتا ئاماری کەسانێک کە ڕێیان بە خودی پزیشکیان داد لە شارە تورکەکانی شەرکەم بووە پێتانمانە بێ ئەو لە زۆر کەم بوو، ینی بە نسبەتی ئەو ئینتزارێکە بوو زۆر کەم بووە بە ئەوە نیشانیات کە بە پێچەوانەی تەسەووری حکوومەت لە ئەسڵا ئەوەی کە بۆ خەڵک مهمە ئەوەی کە بە حکوومەت بڵێ کە ئێمە لەگەڵ ئێوە هیچ پەیوەندیەکمان نییە، ئێوە شتێکتان بەناوی مەشروعیەت نییە، جا کارگوزارەکەتان چ پزیشکیان بێت چ جەلیلی بێت چ خودی محەممەدی خاتەمی بێکە ئەوی شاکەتە مەیدان چ ئەوانەی کە بن کە بە شێوەیەکە لەم شانەوە حمایەتەکەن بۆ ئێمەی خەڵک ئەهەمیەتی نییە ئێتباری نییەوە ئەساسەن ئێوە مەشروعیەتێکتان نییە. ینی بنەمای قودرەت و دەسەڵات لە ئێران ئێمڕۆ دوچاری کێشە و قەیران بووە. ئەوە شتێکە خودی خامنەی ئەزانێ ئەتوانێت لەو کەس
کەسانی کارگوزارن لەژێر دەسەڵاتین ئیسفادەکە لە کوردستان مەسەلەن کەسانێکن لە تەیپی ڕێفۆرم خوازەکان ئەوانی سەمانی هاتوونەتەمەیان زۆریان هاتوونەتەمەیان بەڵام زانیان کە موەفەق نین و اتفاقاً بۆ خۆشیان ترسێک ئیجاد بووە یا لە شارەکانی کە لە ئەوانەی کە ببەر لە ملیەتی فارسی شەڕۆشتەوە لە ملیەتی تورک و عەرەبی شەڕۆشتەوە بۆیە ئا لە ئیمڕۆ ئا لە موقعیەتە هەمویان هیواداری ئەوەن کە لە هەفتووی داهاتوو کە ئەو دووبارە دەوری دووەمیەم انتخاباتەم هەڵبژاردنە دێت بە شێوەیەک بتوانن ئامارەکان ببەنە سەرەوە بەڕاستی بەڵام من پێم وانییە کە بتوانن ئامارە وا ببەنە سەرەوە کە ئەو کێشە و قەیرانە بپۆشێن و بڵێن شتێک نییە لە بین ئێمە و خەڵکە. بڵێ دیاریکردنی سەرۆکۆمار معمولاً لەو شەرایەتە زیاتر ڕۆفڕخوازەکانیان لە بەرچاو گرتووە پێتان وایە چەنێ پەیوەندی بەو وەزعیەتی نێودەوڵەتیە هەیە بۆ خۆشتان دەزانن کە یەکەمین دەبێت و یا بەحسی سەرۆکۆماری لە ئەمریکا دەستی پێکرد و لەوێ پیشانیدا کە ترامپ زۆر لە مەوقعیەتێکی باشترایە و بۆ خۆشتان حتمەن ئاگادارن کە بایدن نەیتوانی بۆ جۆرە لەو چاوپێکەوتنا کە CNN سازی کردبوو بە باشی دەربکەوێت. هەروە ئەوڕۆ ینی ڕۆژی یەکشەمبە ئێمە بەرنامە زەردەکەین انتخاباتی مەجلیسە لە فەڕەنسا و بۆ جۆرە باسەکرێت هەتا باسیێوا کرێت کە دیسان لایەنی ڕاستی کۆمەلگا کە لۆپێن لەسەر دەسەدریانایە ئەوانە پێشکەوتوو بن. ماوەیەک لەوە پێشیش هەر هەڵبژاردننی پارلمانی ئەوروپا بوو کە ئێمە شەپۆلێکی گەورەی ڕاست ئەبینین کە توانی بێتە پێشەوە لە پارلمانی ئەوروپا. چەندێک ئەمانە تەئسیری لەسەر ئەو ئاڕایشە هەیە ئەو شێوە هەیە کە کۆماری ئیسلامی هەیە بەخۆی بگرێ بەرامبەر بەو ئاڵوگۆڕانی وا لە سەتی نێودەوڵەتی هەیە. لەبەری سیاسەتی نێودەوڵەتی کۆماری ئیسلامی زۆرتر لەوەی کە خۆی ئەکتەرێکی مؤثر بێت ئەتوانم بڵێم زۆرتر تحتی تەئسیری ئەو شەرایەتەوە ئەو بەراوردەی کە لە دەرۆ بارە دەبێ حاکمە بێتە ناو ئێران یعنی ئەوەی کە بۆ نمونە ئێمە ئەگەر لە ئەمریکاوە شڕۆئیکەین لە منازرەکانی ترامپ و بایدن و شڕۆکەین هەروەکە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد دیارە بایدن زۆر زەعیف عەمەڵی کرد وەکو کۆمارخوازی نەیتوانی ئەو انتظاری کە لیان بوو نەبوو حتا ئەمڕۆ باس لەسەر ئەوەیە کە ئەڵێن تاو جێگای کە فرسەتمان لێ بتوانین کەسێکی کە جێنشینی بایدنکەین و ئاڵوگۆڕێک لە کاندیدی کۆمارخوازەکان ئیجادکەین ببخشن دموکراتەکان ئیجادکەین. ئێستا ئەو شرایطە لە نەزەر بگرن کە چەندێک ئەتوانێت لەسەر وەزعیەتی ئێران تەئسیرگۆزار بێ. بایدنێک دموکراتایە کە تا بە ئیمڕۆ دموکراتایە کە تا بە ئیمڕۆ چیان کرد تا بە ئیمڕۆ لەگەڵ جمهوری ئیسلامی بە شێوەیەک بەقەولی فارس دەڵێ مماشاتیان بووە یعنی ئەو هەموو ئیتفاقە بەتایبەت لە دوای شەڕی حماس کە شکلی گرتە لە شەڕی غەزە کە شکلی گرتە حتا ئەو ارتباطە مستەقیم ئەو شەڕە مستەقیمە کە لە نێوان ئێران و ئیسرائیلە پێشات دەوڵەتی ئەمریکا دەوڵەتی دموکراتەکان حازر نەبوو خۆی واردی ئەو مەیدانەکە لە حاڵێکە دەوڵەتی ئەمریکا ئەساسەن شتێکی بەناوی پەیماننامەهای ئەمنیەتی هەیە کە گەر لازم بێ لە ئیسرائیل دەشێت دفاعێکی تایبەت و مستەقیم کە دیارە سیاسەتی دموکراتەکان ئەوەیە کە بە هەر حاڵ واردی ئەو شەڕ و مەتر ئەو وەزعیەتە نەبێت چون پێی وایە کە لە منتەقەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە ئەشێ ئەو مەنافع و بەرژەوەندیەکانی خۆی حفظ بکات و کەسێکی کەش دوای بایدن بێت هەر کەس جێنشینی بایدن بێت کەسە نازانیت خۆ چەند نەفەریان بۆلمانی کاندید انتخاب کردە ئەگەر ئەو ئاڵوگۆڕی اتفاقەوێت دیارە سیاسەتەکان سیاسەتێکی تایبەتە و لە نەهایەتە گەرەکیان نابێت لەگەڵ کۆماری ئیسلامیە خۆیان دەرخەن و ئەوەش ئەمێنێتەوە یعنی ئالێرە ئەگەر دموکراتەکان کەسێکیان قبول ببێت بۆ سەر کۆماری داهاتووی ئەمریکا دیارە زۆر ئاڵوگۆڕێکی عەجیب و غەریب اتفاق ناکەوێت بەڵام ئەگەر جمهوری خوازەکان بێنە سەرکاری ترامپ مهمترین یانە خۆ خۆمان نەزانین کە ترامپ خۆ شخصیتێکی غێری متعارفی هەیە تەسمیماتێکی تایبەتە گرێ بەڵام لە عینی حاڵشە خودی ئەمریکا شتێکی بە ناوی سیاسەتی کەڵان ئەو
سیاسەتە کەڵانە وانە کە هەر کەسێکە لە دموکراتەکان یا لە جمهوری خواهەکان بە مەیلی خۆیان تەغیری بن ئەو سەنەدە ڕاهبردیە ئەو سیاسەتە کەڵانە ئەبێنێتەوە بەڵام بەهۆی ئەوەی کە سەرک کۆمارە ئەتوانێت بۆ خۆی تەسمیم بگرێگەر لە جێگایەکە لازم بێ واردی شەڕێک بن واردی بەحسێک وەکو تەحریمێک بن یا فەرزەن ئیسەکە بەحسی وزەی ئەتۆمی لە ئێرانە ئەو قەیرانە هەیە ئەتوانێت وای ئەوانە دەست با بەدەست یەک بۆ کەسێک وەکو ترامپ بێتە سەرکار و ئەگەر لە بەرابەر یا کەسێک وەکو مەسەلەن جەلیلی بێتە سەرکار زۆر کەس پیان وایە ئەڵێن لە نێوان ئەو دوو نەفەرە کە هەردووکیان بە شێوەیەک رادیکاڵن هەردووکیان بە شێوەیەک تونندڕۆن لە وەزیەت و موقعەتی خۆیان ئەتوانێت توندوتیێژی لە نێوان ئێران و ئەمریکا بە ئەوژی خۆی بدات ئیسە تەسیرەکەی فقط لە ناو سیاسەتی ناوخۆی ئێران نابێت لە حوزەی ناوچەی وەکو ڕۆژهەڵاتی ناوڕاست لە مەسئلەی ئیسرائیل و فلستین لە مەسئلەی پەیوەندی نێوان ئێران و مەسەلەن عەرەبستان ئەتوانێت لەوەیشدا تەسیردانێ و ئاڵوگۆڕێکی جاتکە یا پرۆکسیەکان یا نیابەتیەکانی ئێران هەروە حتا مەسەلەن ئێران و هاوسەکانی وەکو ئێران و عێراق وەکو ئێران و تورکیە کە تورکیە عضوی ناتۆیە ئەمانە ئەتوانێت ئیتفاقەوێت ئەمە ئەمریکایە ئەگەر ئێمە بین بۆ ئوروپا لە نەزەری بگرین بەڵێ ئەمساڵ ئەو انتخاباتی کە لە مەخصوصەن اتحادی ئوروپا اتفاق کەوت و هەروە ئێمە انتخاباتی مەسەلەن خودی کشوەری بریتانیا ئەبینین ئینگلیستان ئەبینین فەڕەنسا هەروە کە مەخصوصەن ئێستا فەڕەنسا زۆر باش لەسەرەوەی کە ڕاستەکان دێنە سەرکار احتماڵی زۆرەکە جبهەی خانمی ماری لۆپێن بێنە سەرکاریا مەسەلەن لە خودی بریتانیای شاباز معلوم نییە ئایا محافزەکارانن حزبی کاریگەرە و ئەشە ببینین چه اتفاقێک پێشتێوە بە پێی ئەو شتێکە لە خودی اتحادی ئوروپا پێشات ئەگەر ڕاست بێتە سەرکار لە کلیەتی ئوروپایە وڵاتای ئوروپایی یا قدرت بگرن جملە لە بەخشێک لە وڵاتای ئوروپا مەخصوصەن لە حوزەی ئیسکاندیناویەکە ئەو جێگاکە من بزانم وەکو فەنلاند و نۆروێژ بەو شێوە قدرتیان نەگرت لەو وڵاتانەمە ئیستثنا بوون بەلێ لە کلیەتی اتحادی ئوروپا بەرحاڵ خەریکە قدرت ئەگرن خۆ لەو حاڵەتە بۆ ئەوان چەند شت سەرەکیە بۆ ڕاستەکان چەند شت ئەهەمیەتی هەیە ئەوەی کە یەک پێش بە حکوومەتایەک وەکو ئێران بگرن کە پیان وای خەریکە ئیسلامێکی ئینقلابی سادرەکە جام ئیسلامی ئینقلابیە ئیسلامی ئینقلابی شیعەبێک کەیسە خودی کۆماری ئیسلامی هاتە سیستمێکی دروستکردە شەبەکەیەکی دروستکردە کە لەو شەبەکە حتا بەخشێک لە ئەهلی سونەتیشی لەژێر دەسەڵاتی خۆی دانا وەکو حەماس وەکو ئەو کارێکە بۆ بەخشێک مەسەلەن لە بۆ نمونە بەخشێک لە ئەهلی سونەت لە وڵاتەکانی کەیکا ئێستا خارج لەوان لە شیعەکانیش تەئسیری بوو لەسەر شیعەکان هەیە چ مەسەلەن ئەو ئەنساڕوڵای یەمەن چ لە سووریا یا هەشتی شعبی و ژێرمەجموعەکانی لە خودی عێراقا یعنی هەمووی ئەوانە نیشانات کە وڵاتهای ئوروپایی بەتایبەت ئەگەر ڕاست بێتە سەرکار ئەوانە بەرەنگارە بن و ڕوبەڕووی کۆماری ئیسلامیە بن بە دیارە حتا ئیمکانی هەیە باس لەسەرەوە کرێکە سپای پاسداران باسی تر فقط لەسەر تەحریم نابێت باس لەسەرەوە بێت کە وەکو گروپێکی تێرۆریستی بیبەنە ناو گروپێکی تێرۆریستی ئەوە ئەتوانێت پێش بێت بەڵام لە عینی حاڵیشە ئەتوانێت سریە چاڵش و کێشەی کێش پێش بێت یعنی سریە مشکل حداقل بۆ کەسانی کە خارج لە حوزەی قدرەتی جمهوری ئیسلامی هەن پێش بێت ئەوەی کە ئایا ئیمکانی هەیە کە حتا گەڕاستەکان بێنە سەرکار لەگەڵ کۆماری ئیسلامیە معامڵەیەکەن بەهۆی ئەوەی کە لەباری ئابووری و لە وڵاتای ئوروپای مەسەڵەن ئاڵمانێکی لە کوشبەرانەیە لەباری ئابووری خۆ لەگەڵ ئێرانە هەمیشە پەیوەندیەکی سنەتی بۆ لەباری ئابووری و خۆ ئەوەی شەیە کە ئایا ئیمکانی هەیە ئەوان بەڕاستی ڕاستەکانە ڕوو مەسیرەی خۆیان بڕۆن یان لە نەهایەتە لە معادڵاتی اقتصادی پەیوەندی اقتصادیان حاکم بێ لەسەر پەیوەندی ئەمنیەتیان ینی اقتصاد محور بن ئابووری محور بن بەڵام ئەمنیەت محور نەبن ئایسا ئەمریکای دموکرات ئەڵێم ئەمنیەت محورە بەڵام ئەو ئەمنیەت محوریەی منفعلیشی کە دە نەیهێشتەکە بتوانێت باشتر وەزیەتەکە کۆنتڕۆلکە بۆیە زۆر نەقد لەسەر بایدن لەسەر دموکراتەکان واردا ئوروپا زۆرتر ڕوانگەیەکی ئابووری محوری هەیە بەڵام بەڕاستی نازانین ینی هەتا ئەو ئالوگۆڕە ئیتفاق نەکەوێت هەتا ڕاستەکان نێنە سەرکار هەتا قدرت بەڕاستی نەگرنە دەست و تەسبیتی نەکەن سەختە بزانین داهاتویان لەگەڵ کۆماری ئیسلامیە بێ بەچی بەڵام دیارە ئالوگۆڕەکان خەریکە پێشتێ بە نسبەتی ئەوەش لە ناو خودی ئێرانە کام لەو کاندیدانە بێنە سەرکار من ئەرسانەکەم مەسئلەی ئەسڵی خودی ئاغای خامنەیە کاندیدەکان فقط کارگۆزارن تەغییرێکی زۆر ئەساسی اتفاق ناکەوێت
ئەو ساختاری دوو قوتبیەکە کەسانێک وەکو زاکانی قسەیان لێکرد ئەیوت ئەبێ بە دوو قوتبیەک ئەگەر پزیشکیان بێتە سەرکار پێم وانە ئاغای خامنەی ئیجازە بات کەسێک بێت وەکو قوتبێکی قودرەت بەجێ ئەو قسە بکە بەجێ ئەو تەسمیم بگرێت و بەجێ ئەو عەمەڵکە ئەو شتێک کە بە ناوی قوتبی قودرەت زاکانی ناوی لێبرد بە نەزەری من کارگوزار و شتێکی کە نییە. بڵێ کەبینەوە سەر باسی هەڵبژاردن و ئامارانەوە کە باس کرا ئەوڕۆ من چاوم کرد لە یەکێک لە کارمەندانی رادیۆ تەلەڤیزیۆن کەوتیەتی کە گەریش بڵێن حتا 40% لە هەڵبژاردنەکانە بەشداریان کردووە دەی ئەو 60% قسەی ئەوان چییە 60% بۆ زۆر زیاترە قسەی ئەوان چییە پێتان وایە ئەو وەزیەتە چۆن ئەگەر ئەوە وتمەوە ئاماری ڕسمیەکە لێ 40% زۆر لەوە کەمتر بووە پێتان وایە ئەو وەزیەتە چی لێ دێت لە حاڵێکە کە ئەبینین ئەگەریش حتا دەرسەدەکەش حسێب بکەین ئەو دەرسەدە بەشێکی لە هێزە انتزامیەکانە ئەو هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی سوپای پازارانە ئەرتشە بەشێ لە کارمەندانی دەوڵەتن کە مەجبورن بەشدار بن و بەشێک لەوانەیەش کە بلەخەرە تەرەفدارانی کۆماری ئیسلامی چەندێک ئەمانە ئەتوانن لەو وەزیەتەی و ئێستا ئێران هێشتاتیایەتی و کۆماری ئیسلامی لەسەر خۆڵەمەشێکی سەر ئاور دانیشتووە تاسیری ئەبێ و ئایا واقعان ئەو 60% دەتوانێت لە داهاتووە بە نەزەری ئێوە هەوڵێک بدا کە دیسان بێتەوە مەیدان و هەڕەشە بۆ سەر کۆماری ئیسلامی ئەو 60% هەچەند من ئەرسانەکەم بەڕاستی کێشم هەیە لەسەر و ئامارانەی کە حکوومەت مەترحی کردە دووپاتی نەکەمەوە بەڵام ئەو 60% لە ذاتی خۆیان ئەتوانێت مەترسێک بێ بۆ کۆماری ئیسلامی ئەو 60% خەڵکێکن کە زوانیان تایسە قسەیان تایسە نەبیستراوە بەڵام بە تایبەت لە دوای شۆڕشی ژینە قسەیان هاتێتە مەیدان بە شێوەیەک نەمایەندەی ویژدانی جەمعین بە شێوەیەک نەمایەندەی ئەو کەسانەی کە سەرکوت کران ئەو ملیەتانەی کە حقوقیان لە بەرچاو نەبووە ئەو ژنانەی کە سەرکوت کران ئەو جوانانەی کە لە بین چوون ئەو خەڵکەی کە لە گەردونەی قودرەتی سیاسی حکوومەت و حاکمیەتە هیچ وەخت نەخشێکیان نەبووە بە لە دوای شۆڕشی ژینە ئەمانە هاتوونەتە مەیدان ئەڵێن ئێمە هەین حکوومەت گەرەکی بێگەرەکی نەبێ ئێمە هەین بە لە موقعیەتا وەکو تەحریم وەکو بایکوتکردنی ئەم هەڵبژاردنە هاتوونە مەیدان دیارە خۆ گروپایەکی زۆر ئەحزابی سیاسی گروپایەکی زۆر یا مەسەلەن بۆ نمونە خانەوادەی دادخواهەکان یا ئەنجومەنی سنفی معلمەکان فەرهەنگیان هاتوون ئەو هەڵبژاردنەیان بایکوت کردە بەخشێکی زۆر لە زیندانیانی سیاسی و هەڵبژاردنیان بایکوت کردە بەخشێک لە ڕێکوڵپازانیش ئەو هەڵبژاردنەیان بایکوت کردەوە بایکوت ئەو تەحریمە بۆ بە ئەکتێک بۆ بە عەمەڵێکە تقریبا تأثیرێکی بووە تأثیرێکی باشیشی بووە هەرچەند ڕێکوڵپازان پیان وایە کە ئەوە بۆ مەعنا نییە کە مخالفان یا ئۆپۆزیسیۆن بردوویانەتەوە ئێمەش منتەزر بین بزانین ئاخری ئەم هەڵبژاردنە ئەبێ بەچی بەڵام پەیامێکی ئەسلی هەیە ئەوەی کە 60% خەڵک ناڕۆن بە نسبەتی ئەوەی کە خودی خامنەیە ئەیوتەگەر 40% خەڵک لە انتخاباتە شرکەتکەنەوە حکوومەتە کێشەی هەیە دیارم تاوجێگا کە بزانم مخاطبی دەوڵەتای غەربی بوون و ئیسا ئیمڕۆ بۆ خودی حکوومەت ئەو شتە سدقەکات یعنی ئەوەی کە حکوومەت دەبارەی دیگەران و ئەیوت بۆ خۆی سدقەکات و دیارە خودی ئەو حکوومەتە دووچاری قەیران بووە یعنی ئەو حکوومەتە لەگەڵ قەیرانێک بەناوی نەبوونی مەشروعیەت ڕوبەڕووبووە کە لە نەبوونی مەشروعیەتە حکوومەتەکان ناڵێم حتمەن و لزومەن ئەڕوخن بەڵام سوستە بنۆ پایەکەیان سوستە بێتەوە هەر شتێک کە توانێت ئاڵوگۆڕ لەناو ئەوانە ئیجادکە لەسەری قودرەت تا بەدەنی قودرەت ئیجادکەوە حتا ئەتوانێت تەغییراتێکی زۆر تایبەت ایجادکە هەروە کە ئێمە لە بازێک لە وڵاتای دنیا بینیمان وەختێکە ئەو دەسەڵاتە سوستە بێت و بەهۆی ئەوەی کە پشتیوانەی خەڵکنین مەشروعیەتێکی خەڵکیان نییە مەشروعیەتیان لەناو کۆمەلگانیە ئاڵوگۆڕێک وەکو حتا خودی هەڵبژاردنێک کە توانێت بیان ڕوخێنە یا دووچاری کێشەیان کایە هەر قەیرانێکی کە ئەوان بەو مەسیرە ببات کە بە سەمتی نابودی بڕۆن خودی حکوومەت ئەو شتە تێگەیشتا یەک مەسەلە ئەرزکەم لێرە تمشاکەن وەختێکە قسە لە دەسەڵاتەکەین قسە لە مەشروعیەتەکەین منزور لە مەشروعیەت فقط قودرەت نییە قودرەت مەشروعیەت نییە قودرەتێک ها لەگەڵ قانونا تێکەڵ بێ قودرەتێکە قانونی بووە ئەبێ بە دەسەڵات
ئەبێ بە ئیقتدار لە ئیقتدارەیە کە حکوومەتەکان ڕژیمهای سیاسی ئەمێنەوە لە نەبوونی ئیقتدارە فقط قدرەت ئەمێنێتەوە یعنی قدرەتێکە لەسەر زۆرە لەسەر لە بینبردنە زۆرێکە ڕوتە زۆرێکە بە ئیستلاح فقط زۆرە فقط نیروی ئەسلحەیە فقط نیروی سەرکوبە و حکوومەت ئەزانێ ئایسە فقط بە سەرکوبە ئەمێنێتەوە ماوەتۆ و ئەو سەرکوبە ئەگەر نەبێ بە مەشروعیەت ئەگەر قدرەتەکە نەبێ بە ئیقتدار ینی قانونی نەبێت ئەتوانێت خەتەرناک بێت و مەترسی بۆ حکوومەت ئیجادکە بۆیە خامنەی نازانێت چۆن ئەو ئیقتدارە ئیجادکە نازانێت چۆن قدرەتەکەی تەبدیل بە دەسەڵاتکە بیکا بە دەسەڵاتێک بکا بە ئیقتدار نازانێت و نایشتوانێت ناتوانێت چون لە پشتسەری کارنامەی ئاغای خامنەی ئێمە قەتڵ و کوشتارێکی زۆرە بینین خەڵکێکی زۆرە بینین لە تەبەقە و گروپ و بێستەڵا ژنان پیاوان لە ئێتنیکەکان لە کەسانێک کە باوەڕهای مەسەبی جیاوازیان هەیە لە ملیەتەکان کە ئەمانە لەو ڕژیمی سیاسیە گوزەران ئیتر گەرەکیان نابێت لەگەڵ ڕژیمی سیاسیە پەیوەندیەکیان بێت و حتا بۆ بە مەسئلەیەکی ئەخلاقی ئایسا بەحسی تحریمکردنی انتخابات بۆ بەمەسئلەیەکی ئەخلاقی ئەوەی کە ئەچێتە بەر مەسەڵەن سفارەتخانەکانی کۆماری ئیسلامی و دەموچاوی خۆی ئەپۆشێنێت ڕائیبات دیارە ئەزانێ کە نوعێک شەرمساری ئەخلاقی هەیە بۆی ئەوانەی کە ڕائیان بەتایبەت ئەوانەی کە لە ناوخودی ئێرانن ئەوانەی کە نیازێکیان نییە وەکو فەرزەن بەخشێک لە تەبەقەی متەوەسط وەکو کەسانێک کە مەسەڵەن کارمەندین ئەزانن نوعێک شەرمساری لە ناو کۆمەلگا هەیە ڕوبەڕووی ئەوانە بێتەوە کە بە ڕائیدان تۆ خەریکە بە شێوەیەک خەریکە خوێنی ئەو کەسانەی کە کوژران پێشێری ئەەکەی بەخۆ دیارە ئینسانیش لە ناو کۆمەلگا ژیانەکە نیازی بەوە هەیە کە لە لای خەڵک سەربەرز بێت یعنی خودی ئەو بایکوت و تەحریمە نوعێک ئەکتی سیاسیە بە نەزەری من بە حکوومەت خۆی متوەجێ ئەو قەزیە بووە بۆیە گەرەکێتی قدرەتەکەی بکا بە ئیقتدار و بمێنێتەوە بەڵام زۆر سەختە. بڵێ لەیلا خانم ئەو ئەگەر ئێمە چاو بکەین لەو ئەو پێش لەوەی کە ڕئیسی بمرێت فشارێکی هزگار زۆر لەسەر ژنان بوو ئەم گەشتی ئەرشاد وشتە بە شێوەیەکی هزگار تون بەرخوردیانە کرد بە ژنان لە مترۆ لە مەدرسەکان لە شوێنە عمومیەکان هەرچەند ژنان هەر گوێیان بەو فشارانە ناداوە بەو شێوەیە کە ئەیانویست ڕەفتاریانە کرد ئایا پێتان وان نییە ئەمەش دیسانێکێک لەو کێشانەیە کە ئەیانویست بە شێوەی هەر قەدیمی خۆیان ینی بەرخوردکردن بە ژنان بێنە مەیدان موفق نەبوو بەڵکوم جارەیان نەوێ ئەگەریش بیانەیە ڕفۆرمە ئیجاد بکەن ڕفۆرمە پێک بێنن لە تەریقی سەر و کۆماری ئایندەوە ئەو کاراکەن. بباشم من منزورەکەی منەوە بوو کە سەر و کۆماری ئایندە ئەگەر بڵێن ڕفۆرم خوازێ بێ یەکێک لە کارەکانی ئەوە بێت کە بە نەوعێ فشاری سەر ژنان تا ئەندازەیە کەم بکاتەوە بەو شێوە ڕوت و ئۆریانە و فشاری کە هەرێکی بوونشایدا نەبێت و ئەمە بە نەوعێک تا ئەندازەیەک بۆشاییەک دروست بکات یا فەزایەکی تر دروست بکات کە ژنان نەبن بەو فشارە ئەسڵێ بۆ سەر کۆماری ئیسلامی تا ئەندازەیە ئازادی هەیەک سوودان لەسەر مەسەلەیە حجاب و شتی وا بدات. من ڕاستەکەی پێم وانییە کە گەر سەر کۆمارەگە ڕێکخون خوازێک ویسە دیارە پزیشکیانە حتمما حکوومەت دەرگای بەقەولی معروف ئازادی های فەردی وەکو ئازادی های تاکەی ناسین هەتا ئازادی های جەمعی و ناو کۆمەلگا ئەو دەرگا باس کات بەهۆی ئەوە مەسئلەی حجاب بە تایبەت من مەخسوسەن لەسەرەوە تێبینم هەیە مەسئلەی حجاب و حکوومەت هێڵی سوورە حکوومەت هەر لە ڕۆژی ئەوەڵی دروستبوونی و تا بە ئیمڕۆ باسی لەسەر ئەوە کردە کە ئێمە حەجابەکو سەنگەری خۆمانە بینین ئەمە سەنگەرێکی ئیدۆلۆژیکە ئەمە بنیادی ئیدۆلۆژیکی حکوومەتە لە ارتباطی لەگەڵ کۆمەلگا یعنی لە ڕۆژی ئەوەڵ و تەئینی کردا بە وەکو شتێکی چۆن ئەڵێن ئۆخرەویگەرا ئەیبینێ وەکو شتێکی بینێکە ئەڵێ بنیادی ئەم حکوومەتە لەسەرەوەی لەسەر حەجابەجایە بوو لە نەزەری بگرن ساڵیانی ساڵە تەبلیغی بۆی کردا ساڵیانی ساڵە سیستمی تەشویقی بۆ دانات تەنبیهی بۆ دانات بۆ نمونە لە ناو مەدرسەکان لە سیستمی ئاموزشیە لە سیستمی اقتصادیە بۆچی یەژم لە سیستمی اقتصادیە ئابووری فەرزەن ئەوانەی کە مەسەڵەن لە ئیداراتە لە جێگاهایەکە حەجاب و شتیان ڕعایەت کردەوە وەکو کارمەند
حتى هاتن تشویقیان پیاندا تشویقەکە ئەتوانێت تشویقێکی ماڵی بێت یا مەسەڵەن وەکو ڕاند قودرەتیان پیاندا دەسەڵاتیان پیاندا ارتقایەکی شغلی یا کاریان پیا کردە ئەمانە هەمووی تەئسیرگوزارە ئەمە بەخشی چیەتی بەخشی تشویقێتی بەخشی تەمێکیشی ها لە بەرچاومانایتر ئێمە گەشتی ئێرشاد دەبینین و مەرگی ژینا ئەمینی ئەبینین و زۆر شتی کە ئەبینی کە دیارە بەخشی تەنبیهەی زۆرەیە ئەوەی کە لە مەدرسە فەرزەن حوسێک لای مەدرسێک ئیجازەی نەدات کە مناڵە ینی کارێکی کردەکە مناڵەکان نەیانتوانێت چنە سەر جەلسەی ئیمتحان چەندانە جوان کە لە چەند ڕۆژی پێش و پێشات هەیە حتا زۆر سادە مەسەن لە چەند جێگا نیشانەیدا کە حتاریان هێشە کشانێکە قژیان ڕوود بۆ چنە ئەو ستادانە شرکت کەن لە خودی انتخاباتە دیارە ئەمە نیشانیت کە حکوومەت گەرەکی نابێ هیچ ئاڵ و گۆڕێک لەو شتا ئیجاد بێ خودی حجابەکە لێرە بۆ بە نەمادی چی حجابەکە بۆ بە نەمادی شەڕی خەڵک و شەڕی حکوومەت دەزانێ ئالێرا بیدۆڕێنێ تازەتەوە ئەوەی مەسئلە ئەگەر لێرە نەیباتۆ لێرە ئەگەر قسەی نەکەوێتە سەر و دووشاری کێشە و قەیرانێکی ئەسڵیە بێ وە پێی وایە لە کولیەتی ئەو شتێکە بە ناوی حکوومەتی ئیسلامی داینا من زۆر سادە ئەرسانەکەم ئەوەی کە ئەیانوت ئێمە حاکمی ئیسلامی حکوومەتی ئیسلامی بە جامعەی ئیسلامی دانین خۆ لە ئیسلامی ئینقلابیە باس لەوا کرێت کە ئینقلابی ئیسلامی بوو بە نمونەکەی بەخصوصا لە چوارچێوی ئەهلی شیعەکانی ئەژی خۆ لەم چوارچێوە لە حکوومەتی ئیسلامیە ئێمەشی ئابووریەکی ئیسلامیمان بێ چوزانم سیاسەتێکی ئیسلامیمان بێ ئاموزشێکی ئیسلامیمان بێ فەرهەنگێکی ئیسلامیمان بێ هەرچی شت ئیسلامی بێ کە کۆماری ئیسلامی نەیتوانی ئەوێش دروستکات لە تەواوەکەی لە تەواوی ئەوانە ئەوە بەزێتی ئابوووریەکەیەتی کە دیارە نە کۆمونیستیە نە سەرمایەداری و تعریفی گەسەن ئیسلامیشینی ئەگەر توشا لە باسی مافی نێودەوڵەتیەکەین حقوقی بینالمللەکەین کە شتێکی جەهانیە ئەمان قسە لە حقوقی بینالمللی ئیسلامیەکەن کە نە تئۆری نە لەباری تئۆری و ئەتوانن بنیادە تئۆریەکەی دانن لە لەباری عەمەڵی و جواوات و هیچ کام لە وڵاتای ئیسلامی ئەسڵ شتیان قبول نییە نە لە کۆنفرانسی ئیسلامیە نە لە فەرزە مەسەلەن اتحادیە حتا کشوەرهای عەرەبی کەوانش کشوەرهای ئیسلامین ئەوە خۆ بەخشێکە لە ناو خودی ئێرانیشا کە کۆماری ئیسلامی زۆری تەلاش کرد بڵێ هاوچیشتی من ئیسلامیە لە خودی و ئیسلامیشی تەنها شتێکەماوە ئەو ڕووسەدەیە کە لەسەر ژنان بووە هیچ شتێکی تری بە ناوی ئەو مەفهومی ئیسلامی ئینقلابیەکە وەکو بە هەشتێکدایەنە گەرەکی بوو گەورەی کاتۆ نەمات دە ئەگەر ڕووسەدەیەش لاچێ ئەمەڵە شتێک لە بنیادی ئیسلامی ئینقلابی ئیسلامی و ئیسلامی ئینقلابی نامێنێتەوە بە لێرەیە کە ئەزانین ئەگەرەوەیش لابات حکوومەتی تر ئەمەڵەن شکستێکی گەورەی خواردە ئەوەش دەتوانێت شروعی تەغییرات و ئاڵوگۆڕی زۆر بێت ژنان لە مەسئەلا بیبەنەوە حکوومەت دەزانێت ئیتر بەڕاحەت ئیتر ناتوانێت بەرەنگار بێت ناتوانێت لە بەرابەرەوە خەڵکایتر مقاومەت کە ئیمکانی هۆخانی زۆر ئەبێت بۆیە من پێم وایە هەر کامێکیان بن چ پزیشکیان بێت چ جەلیلی بێت ئەو سەرکوتانە هەر ئەبێت بەڵام بۆ معنانیە کە لزومە بتوانێت لە سەرکوتەکانە سەرکەوتوش بێ ئەتوانێت سەرکوت بێ بەڵام لە سەرکوتەکەیشە ئێمە بینین خەڵک ڕۆبەڕوە بن وە نەهایەتە بە احتماڵی زۆر بەسەر خەڵک بن کۆمەلگا بێت کە بتوانێت حکوومەت بە شێوەی مەحدود کات و ئیجازە نات کە حکوومەت تەواوی قسەکانی خۆی بباتە سەرەوە. دوایین پرسیارمەوەیە ئەگەر چی ئەزانین هەموو شتێک لەسەرەوە تعین نەکرێت بەڵام پێتان وایە جەهەتی شخصی خامنەیی و دەسەڵاتدارەکان کە لەسەرەوە ێستا بەتایبەتمە دەوری سپای پادارانی تاسیریە پێتان وایە کەسێکی ڕفرمخواز دانن یاکو کەسێکی پاوانخواز ئایا بێ بە پزیشکیان یاکو جەلیلی چونکی ئەو دوانە ئەکەونە ڕقابەت لەگەڵ لەخەرە چی لێ دێت هەرچەند نەزانم پرسیارەکەش تۆزە سەختە و بۆ دیارەشە تعین کراوە پێشتر ئەوە تاسیری لە انتخاباتان نیە پێم وایە پرسیارەکە سەخت نییە چون دیارێکێک لە دوو نەفەرە ئەبن و هەر کام لە دوو نەفەرە ببن تەغییرێکی زۆر ئاڵوگۆڕێکی زۆر لە سیاسەتی ناوخۆ سیاسەتی دەروی ئێران ئیجاد ناکرێ و هەر کام لە دوو نەفەرەکە بن بە شێوەیەک هەربردنەوەی خامنەیە و ئەلبەتە چون بەلێ نوعی خودی ئەو هینێکە پێشات ئەو انتخابات و هەڵبژاردنێکە پێشات لە جێگایشکیشە شکستی خامنەی بوو بەلێ مەزورم چێکەڵم خامنەی لە جێگایەکەی بات و لە جێگایەکیشە شکستی خواردە بۆ دلیلە خامنەی لە جێگایەک شکستی خواردە چون گەرەکی بوو مشارەکەتێکی حەجارسەری بێ بەڵام ئەو شتە پێش نەهات چون گەرەکی بوو کە بە قەولی معروف لە ناو مەسەلەن پامانخوازەکانە نوعێک اتحاد و ئێتلاف بە وجود بێ کە پێش نەهات مەسەلەن ئێمە ئەبینین لە بینی قاڵیباف و جەلیلیە
اختلافەکەونە زۆر بوو ئیسە من نازانم چەندێکم شتە مستەنەدە یان هەتا قائانی و چەند نەفەر لە سەردارانی سوپا هاتن خاڵەتکەن نەیانتوانی ئەو دوانە ئاشتی بن و یعنی لە ناو خودی ئەو بەدەنی ئەسڵی پامانخوازان کە بەخشێکی ئەسڵی لە حکوومەتن چی هەیە هێشتا ئەو شەڕ و کێشە هەیە ئەو بۆ خودی خامنەیش دەتوانێت خۆش نەبێ بەخشێکی کێشی حتا خودی ئیسلاح تەڵەبانە اتفاقاً ئیسلاح تەڵەبانش لێرە دووشاری کێشە و شکست بوون بۆ دلیلە کە لە ناو خودی ئەوانیشە چی پێشات نوعێک شکاف پێشات ئەوانیش یەک دەست نەکران وەلێ خەڵک بە قسەی خۆیان خەڵک مەسیری خۆیان ڕۆشتن بە ئەو مشارەکەتە نەچوە سەر ئەوە بەو دلیلە ئەرسانەکەم شکستێکە بۆ خامنەی بەڵێ بەو دلیلە ئەرسانەکەم کە پیرۆزیەکە بۆ خامنەی کە هەر کامێک لەم دوو نەفەرە بێن هەردووکیان کارگوزارن هەردووکیان کارگوزارن بە قۆلی دکتۆر عەباسی وەلی لە بەرنامەیەکا زۆر جوانوێتی وتی کارمەندانی دەوڵەتن مانە کارمەندانی دەوڵەتن کە دێنە سەر کار و وەزیفەی خۆیان ئەنجامان بەڵام وەکو ئەگە دەرکمان بێ هەرچە من پێم وایە احتیاتم بێ لەسەر ئەو قەزیە کە کامیان احتمالی هەیە بیبەنەوە من نازانم پێم وایە ئیمکانی هەیە نازانم ئایا وەقعەن جەلیلی بیباتۆیە خودی پزیشکیان بەڕاستی شەکم هەیە نازانم جوای کامیان بەمۆ داینین بۆ هەفتەی داهاتوو کە بزانین کامیانە بن وەلە دیارە هەر کامێکیان من بەسوودی هەر کامێکیان من کارگوزاری خامنەی بەڵێ زۆر سپاس لێلا خانم بۆ بەژاریتان لەو چاوپێکەوتنە دکتۆر لەیلا مرۆتی دکتۆرای پسپۆڕی زانستە سیاسیەکان زۆر سپاس بۆ بەژاریتان سپاسانەکەم زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو جارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژێکی خۆشتان بۆ باوە دەخوازم